حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان سەرەڕایەوەی تەواوی ئەرکەکانی خۆی وەکو حکوومەت لە یاد کردووە و ئەوەی ماویەتیەوە دابەشکردنی موچەیە، بەڵام ئەمەش وەک خۆی جێبەجێ ناکات و دوای نزیکەی 80 ڕۆژ دەست بە دابەشکردنی موچەیەکی درەنگ وەخت دەکات، ئەوەش لە ژێر فشاری بەغدا. بە سەرنجدان لە ڕاگەندراوی وەزارەتی دارایی عێراق لەبارەی موچەی مانگی 11ەوە دەردەکەوێت عێراق مەرجی بۆ هەرێم داناوە کە موچەی مانگی 10 دابەش بکات، ئەو جا ڕازی دەبێت بە گواستنەوەی پارە بۆ سەر پشکی موچەی هەرێم بۆ دابەشکردنی موچەی مانگی 11. هەر بۆیە ڕاستەوخۆ دوای ڕاگەندراوەکەی وەزارەتی دارایی عێراق، ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچووی هەرێمیش ڕایگەیاند لە سێشەمەوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 10 دەکات. حکوومەتەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی هەرچەندە گیرفانیان بە داهاتی نانەوتی و گومرگ و داهاتی سنوورەکان ئاوساوە، بەڵام ئامادەنین دەستی بۆ ببەن و بەشی موچەخۆرانی لێ بدەن، بەڵکو لە بری دابەشکردن پارە و سامانی هاوڵاتیانیان لە ژوورە تاریکەکان توند کردووە و چاویان بەرایی نایە بیدەنەوە خاوەنەکانیان. سەرباری ئەوەژماوەی زیاتر لە 2 هەفتەیە موچەی مانگی دەیان بە بارمتە گرتووە کە لەلایەن عێراقەوە ڕەوانە کراوە و بێباکانە یاری بە ژیان و قوتی خەڵکەوە دەکەن تا لە ژێر فشاری بەغدا ناچار کران بە دابەشکردنی. ئەم جارەش لە ڕاگەاندراوە کرچووکاڵەکەیدا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم سوپاسی خۆڕاگری موچەخۆراندەکەینی بەکارهێنایەوە. لە کاتێکدا ئەم ستەمە بێوێنەیە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێت، ناچاریە و بەبێ خواست و مۆڵەتی ئەوان دەکرێت و ئەو دەستەواژێش لەلایەن فەرمانبەران و مامۆستایانەوە بە بێڕێزی لێک دەدرێتەوە نەک پێزانین، چونکە دەزانن ئەم مۆدێلە لە حکومڕانی کە ئەو پەڕی خەمساردی و بێباکیە بەرامبەر هاوڵاتیانی لە هیچ شوێنێکی دنیادا هاوشێوەی نییە. شکست و بێتوانایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم هاوکاتە لەگەڵ ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا کە بووەتە پەند بۆ سەرجەم ئەو دەسەڵاتە خۆسەپێنانەی ستەم لە گەلەکانیان دەکەن. بەڵام تا ئێستاش دەسەڵاتدارانی هەرێم ڕووداوەکانی دەوروبەر ڕای نەچڵەکاندون و لەسەر هەنگاوە نەرێنیەکانی خۆیان بەردەوامن.